بۆ پێکهێنانی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان بە ئاشکرا لە نێوان لایەنە سیاسیەکان تەنیا دوو کۆبوونەوەی فەرمیە ئەنجام دراون کە ئەوانیش لە نێوان یەکێتی و پارتی و گۆڕان بوون. کات دەڕوا کابینەی نوێمی حکوومەتی هەرێم پێک نەهاتووە، تەنانەت لایەنی براوەی هەڵبژاردنەکان تا ئێستا کەسیشی بۆ پێکهێنانی حکوومەت دیاری نەکردووە. بەڵام ئەوانە ڕووکەشن، دیدار و پەیوەندیەکانی پشتی پەردەی نێوان لایەنەکان گەرم و گوڕن. فرسە سۆفی پارلەمانتاری پێشووی پارتیە و بە ئاگایە لە گفتوگۆکان دەڵێت پێشسەری ساڵ هەموو شتێک کۆتایی دێت و حکوومەت پێک دێت. گفتوگۆی تریش بەردەوامن بە هەموو ڕێگەکان لەگەڵ هەم ئەو حزبە سیاسیانی کە دەیانەوێت بەشدار بن لە حکوومەت. بۆیە من خۆم چاوەڕوانی ئەوە دەکەم پێش کۆتایی ساڵی 2018 پێش پێبنینە ساڵی 2019 بەپێی ئەو پلانەی هەیە ئێمە بتوانین حکوومەتی هەرێمی کوردستانی ئەلان بکەین و حکوومەتی هەرێمی کوردستان پێک بێت. یەکێتی نیشتیمانی کوردستان دووەمی سەر ئاستی هەرێمە لە هەڵبژاردنەکان. بەبێ یەکێتی لە هەرێمی کوردستان ئاستەمە هیچ حکوومەتێک پێک بێت. یەکێتی بە ئاگایە لە دیدار و کۆبوونەوەکان. بێگەر تاڵەبانی ئەندامی سەرکردایەتی یەکێتی دەڵێت هەفتەی داهات و کۆبوونەوە ڕەسمیەکان دەست پێ دەکەنەوە. ئەوەی کە من ئاگدارم بە تەکید لەوانەیە لە پشتی بڵێن ئەعلام ڕاگەیاندنەکانیشەوە جۆرێک لە دانوستان و لێک تێگەیشتن لە نێوان لایەنەکان هەبێ جا بە پەیوەندی تەلەفۆنیە بە عیلاقاتی شخصیە ئەم بابەتانە هەن. بەڵام ئەوەی کە دانیشتنی فەرمیە من پێم وایە لە هەفتەی ئایندەوە ئەوەی کە بیستومە لە ڕێگەی ئەو بەڕێزانەی کە لە حیزبەکانی ترن لە فراکسیۆنەکانی ترن لە هەفتەی ئایندە و دانوستانەکان دەست پێ دەکا بە فەرمی. بە گوێرەی زانیاریەکان یەکێتی لە کابینەی نوێم و لە پەرلەمان داوای پۆستی سەرۆکی پەرلەمان و جێگری سەرۆکی حکوومەت و وەزارەتی دارایی و وەزارەتی پێشمەرگە و چەند وەزارەتێکی تری خزمەتگوزاری کردووە. هاوکار عەبدوڕەحمان، کورسات نیوز، هەولێر.